گفتوگۆی زیاتر لەگەڵ دکتۆر باڤێڵ ڤێنکاوەر دەکەین شارەزای رووسی و سیاسەتی نێودوڵەتی لە مۆسکۆ کە میوانی کوردستان 24 تایبەت بە سەردانی ئەحمەد شەرع بۆ رووسیا و پەیوەندەکانی سووریا و رووسیا زیاتر گفتوگۆی لەسەرەکەی. دکتۆر ئەم کاتت باش سەردانی شەرع بۆ رووسیا لە ئێستا چ گرنگیەکی هەیە؟ ئایا سەردانە بۆ ئەم بارودۆخەی ئێستا یا سەردانێکی پێشوەختە بووە کە ئێستا دەبێ ئیتر ئەو یەکتر بینینە ڕوو بدات؟ ئەم جۆرە سەردانە بێگومان ڕوونە کە چۆن دەکرێت ئێستا ئەو دۆخەی کە لە سووریادا هەیە ئەو دۆخەی کە پێشتر هەیەبوو بۆ نمونە ئەو ناوچەی کە لە ژێر دەستی کوردەکان بوو ڕۆژئاوا لە دۆخەکەدا ئێمە وا دەکات ئەمە زۆر گرنگ بێت ئەم سەردانە بە تایبەتی بۆ خەڵکی کورد لە سووریا. هەروەها حکوومەتی ناوەندی دەیەوێت رووسیەکان هاوپەیمانیان بن یاخود لە پشتیان بن. هەروەک دەزانن رووسەکان پەیوەندیان هەبووە لەگەڵ ڕۆژئاوادا ئەوانش دەیانەوێت ئەو پەیوەندیە بگوازنەوە ناوچەکانی خۆیان. بۆیە ئەمە بۆ هەردوو لە گرنگە بۆ ئەوەی جۆرێک لە پەیوەندیەکی سەقامگیر دروست بکەن لە دوای حکومڕانی سەردەمی دوای حکومڕانی ئەسەددا. زۆر بابەت هەیە، زۆر تەکنیکاڵەتی هەیە باسی بکەین لەبارەی هاریکاریەکانی رووسیاوە بۆ دووبارە بنیاتنانەوەی سووریا. باشە دکتۆر، رووسیا چۆن دەتوانێت لە قۆناغی ئێستا هاوکاری سووریا بکات؟ بە چ شێوەیەک؟ رووسیا دەتوانێت چەندین پشتیوانی تەکنیکی جیاجا بە سووریا ببەخشێت، بەڵام ئەو ئێستا هێزەکانی ئەکشێنێتەوە. رووسیا لە قامشلی دەکشێتەوە، ڕاستە، بەڵام رووسیا دەیەوێت لە تەرتوس بمێنێتەوە لە بنکە ئاسمانیەکەی لە کرەمیەم بۆ ئەتاکیا. رووسەکان ئامادەن بۆ کارکردن لەگەڵ سووریای تازەدا، لەگەڵ سەرۆکی تازەی سووریادا بۆ ئەوەی ئەو بنکانە بمێننەوە لە وڵاتەکەدا لە ژێر دەستی خۆی دابێت. ئەمەش وەکو ناوچەیەکی یاخود ناوچەیەکی چاڵاکی ئاسمانیەکانی رووسیا بێت لەو شوێنەدا. بۆیە لە سووریا و لە ناوچەکانی تر وەکو سۆماڵ کە دەبێت هەبێت، بەڵام رووسەکان نایانەوێ هیچ ڕووبەڕووبوونەوەیەک دروست بێت لەبارەی سووریاوە لەگەڵ تورکیا و لەگەڵ ئەمریکادا، وەکەوەی کە لە زەمەنی ئەسەددا ڕوویدا. بۆیە رووسیا بە هیچ شێوەیەک دژی سیاسەتەکانی تورکیا و ئەمریکا ناوەسێتەوە لە ناو سووریا. کاتە دکتۆر، هەڵوێستی رووسیا لەبارەی ڕووداوەکانی سووریا و ئەم هێرشکردنە سەر ڕۆژاوای کوردستان چییە؟ دووبارەی دەکەمەوە، رووسیا ئێستا هیچ شتێک ناکات لەو بارەوە، چونکە سیاسەتەکانی رووسیا بە شێوەیەکی گشتی سەرنجی زیاتر لەسەر جەنگی ئۆکرانیایە. بۆیە لەو ڕوانگەیەوە تەماشا دەکەن ئێستا رووسیا دەیەوێت تاپەی دەکرێت پەیوەندیەکی زۆر باشی لەگەڵ ئەمریکادا هەبێت، لەگەڵیدا سەرۆک ترامپ. بۆیە نایەوێت هیچ ڕوبەڕووبوونەوەیەکی هەبێت لەبارەوە، تەنانەت لەگەڵ تورکیاش. بۆیە ئەمە بەمانای ئەوە دێت رووسیا بە شوێن هەماهەنگیەکی باشدا دەگەڕێت لەگەڵ حکوومەتی ناوەندی سووریادا. بۆ ئەوەی ڕاشکاویش بم، ئەمەش ڕەنگە جێهێشتنی ڕۆژئاوا بێت بەداخەوە. باشە، سووریا چۆن دەتوانێت ئەو هاوسەنگی کە هەیە لە نێوان ئەمریکا و لەگەڵ ئەو پەیوەندیشی کە هەیەی لەگەڵ رووسیا ئەو هاوسەنگی ڕابگرێت؟
ئێستا ئەمە بۆ ئەوان ئاسانە چونکە پەیوەندیەکانیان لەگەڵ ئەمریکادا زۆر گرنگترە لەوە رووسیا زۆر بەوریایەوە مامەڵە دەکات تەنانەت ئەو هێزەی کە لەوێشە بۆ شێوەیە هەڵسوکەوت دەکات بۆیە هاریکاریەکی زۆر نییە تەنها بۆ دابیکردنی ئەوەیە کە پێویستیانە کەلوپەلی سەربازی یان مەدەنی کە رووسیا هەیەی لەو ناوچەیەدا بۆ نمونە بەرهەمهێنانی غاز لەگەڵیدا گەنم و دانەوەیڵە ئەوەی کە سووریا هەیەی ڕێگا بە رووسیا دەدات بۆ ئەوەی ڕێگەی گواستنەوە بەکاربهێنێ بۆ ئەوەی دووچاری هیچ ڕوبەڕووبنەوەیەک نەبێت لەگەڵ تورکیا و ئەمریکاشدا لەسەر سووریا. بەڵێ سپاس دەکەین دکتۆر پاڤێڵ ڤینکهاوەر شارەزای ڕووسی و سیاسەتی نێودەوڵەتی لە مۆسکۆ میوانی کوردستان 24 بووی.